تاوەری تەندروستی سمارت بۆ یەکەم جار و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبارەی نەخۆشی و چارەسەرەکانی غوددە و دوایین و تازەترین دۆزینەوەکان یەکەمین لووتکەی غوددە ساز دەکات بە بەشداری چەندین پسپۆڕ و توێژەر و کەسایەتی زانستی و زانکۆیە نێوخۆیی و جیهانیەکان لە وڵاتانی وەک ئەمریکا، ئوسترالیا، ئیمارات، قەتەر، ئێران، میسر، تورکیا، ئوردون، عێراق و هەرێمی کوردستان لە ڕۆژانی 3 بۆ 4 حوتی 2024 لە تاوەری تەندروستی سمارت بە بەشداری پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح، پرۆفیسۆر لە نەشتەرگەری غوددە و گرێکانی سەر و مل لە کوردستان عێراق، پرۆفیسۆر دکتۆر کاکل ئیبراهیم ڕەسوول، ڕاوێژگار لە بواری نەخۆشیەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی حەمەد بۆ نەخۆشیە شێرپەنجەییەکان لە وڵاتی قەتەر، دکتۆر عیماد داود، یاریدەدەری پرۆفیسۆر لە بواری نەخۆشیەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی تەوئەم لە وڵاتی ئیمارات، دکتۆر بولێن چێکیچ، یاریدەدەری پرۆفیسۆر لە بواری تیشک و سۆنەر لە وڵاتی تورکیا، دکتۆر سادق غالب قەدیم، ڕاوێژگار لە بواری نەشتەرگەری گشتی لە شاری بەسرا عێراق، دکتۆر ئیبراهیم کەریمی، یاریدەدەری پرۆفیسۆر لە بواری قورگول و توگوێ و گرێکانی سەر و مل، مامۆستا لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی تاران لە وڵاتی ئێران، دکتۆر ئەحمەد عەلی غالی، پسپۆڕ لە بواری نیوکلیر مێدیسن لە نەخۆشخانەی حەیات لە عێراق، دکتۆر محمود سەعەد عەبدولحەمید، پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و شەکرە و کوێرە ڕژێنەکان لە وڵاتی میسر، دکتۆر بەیار ئەحمەد قاسم، یاریدەدەری پرۆفیسۆری نەخۆشیەکانی شەکرە و کوێرە ڕژێنەکان لە کوردستانی عێراق، دکتۆر سەربار ناپەکی، ڕاوێژکاری شانەزانی و بەرپرسی بەشی شانەزانی لە نەخۆشخانەی وۆڵۆنگۆنگ لە وڵاتی ئوسترالیا، دکتۆر کارزان محەممەد ساڵح، نەشتەرکاری گشتی تاوەری تەندروستی سمارت کوردستان عێراق، دکتۆر جاتین شا، پرۆفیسۆر لە نەشتەرگەری غوددە و گرێکانی سەر و مل لە نەخۆشخانەی میمۆڕاڵ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، دکتۆر مۆفەق مفلح ئەڕاوی، پرۆفیسۆر لە بواری گرێکانی سەر و مل لە کوردستان عێراق، دکتۆر ئاراس جەمال قەرەداغی، پسپۆڕی تیشک و سۆنەر لە تاوەری تەندروستی سمارت لە کوردستانی عێراق. تاوەری تەندروستی سمارت سەرڕای خزمەتگوزاریە تەندروستیەکانی هەمیشە ڕۆڵێکی کاریگەر و بەرچاوی هەبوو لە بواری تۆژینەوە و لێکۆڵینەوە و بەرفراوانکردن و بەرەو پێشبردننی زانستی پزیشکی نەک تەنها لە هەرێمی کوردستان و عێراقدا بەڵکو لە تەواوی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سازکردنی ئەم لووتکەیە بە ستانداردە باڵاکان دەبێتە هۆی بەرەو پێشچوونی زیاتر لە بواری دەستنیشانکردن و باشترکردنی ڕێگەکانی چارەسەرکردن و هیواخوازین ببێتە پێشەکیەک بۆ لووتکە و کۆنفرانس و سیمپۆزیەمی زیاتر بە استراتیژی جیاواز لە سەدەی نوێدا. لەم لووتکەیەدا هەوڵ دەدرێت بە دیدێکی نوێوە لە بواری دەستنیشانکردن و چارەسەری ئەم نەخۆشیە بەربڵاوەدا هەلومەرج بۆ پێشکەشکردنی دوایین دۆزینەوە زانستی و توێژینەوەکان و ئەزمونە کلینیکەڵیەکان لە چوارچەوەی گوتارە گرنگ و سەرنجڕاکێشەکان فراهەم بکرێت تا زەمینەی تەرحی بابەتە زانستیە گەرم و تازەکان و مشت و مڕی نێوان پزیشکانی خاوەن ڕاوبۆچوونی نێوخۆیی و دەرەکی ساز و ئامادە بکرێت. سمارت وەرچەرخانە.